کۆڕۆنا لەگەڵ مەترسیەکانی لە سەرجیهان سوودێکی باشیشی بە ژینگەی جیهان گەیاندووە. هەر لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا قەدەغەی هاتوچۆی و ڕاگررتنی کارگە و ئۆتۆمبیلەکان لە زۆرێک لە وڵاتانی توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕاگەیەندرا. تەبەقەکانی چینی ئۆزۆن لە کوونبووندا بوون. مەترسیەکی زۆریان لەسەر ژینگەی جیهان دروست کردبوو. زۆربوونی کارگەکان و بەکارهێنانی ئۆتۆمبیل مەترسیەکی گەورەیان لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردبوو. لەم کاتەدا ڤایرۆسێک سەری هەڵدا بە ناوی کۆڤید-19. ئەمەش هەروەکو شارەزایان دەڵێن بوو بە فریادڕەسی ژینگە. دکتۆرێکی چارەسەرکردنی ڤایرۆسی کۆڕۆناش دەڵێت دەبێت هاوڵاتیان ئەمە بزانن تەنها نەخۆشی کۆڕۆنا مەترسیدار نییە، بەڵکو پیسبوونی ژینگە دەبێتە هۆی مەترسی و دروستبوونی چەندی نەخۆشی. ژینگەی هەموو دنیا بە خۆی دەوێت چاپ کاتەوە، یعنی زەوی دیسانەوە گۆڕانکاری بەسەدێ. ئەمە هەر نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنامان نییە، زۆربەی ئەو خەڵکانەی دەمردن بەهۆی پیسی ژینگەوە دەمردن، یعنی بابرێن زۆربەی نەخۆشیەکانی شێرپەنجە لە دەرئەنجامی پیسبوونی ژینگەیە. زۆربەی هەندێک نەخۆشی زۆر خەتەر، یعنی ترسناک ئەوەیە کە ژینگە پیسبی، ئەو ژینگەی ئاو هەوایە، یعنی هەوایە ئاوە خاکەکەیە بە جێرەی خواردنەکە. ئینشاڵڵا ئەمە ئەو قۆناغی کۆڕۆنا بەڕێ دەکەین. هیوادارم ئێمە دەرسێکمان لە کۆڕۆنا وەرگربی، دەرسێکمان وەرگرتبی لەسەرەوەی کە بتوانین پابەند بین بە ژینگە، چونکە ژینگە ژیانی مرۆڤایەتی و هەموو جانلەبەرەکان لە زەوی دەپارێزێت. چاڵا گوانان و خەمخۆرانی ژینگە وێڕای خەمخۆریان بۆ مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا، بەڵام دڵخۆشم بەوەی کە ژینگەی جیهان لە کاتی هاتنی ئەم ڤایرۆسە بە شێوەیەکی بەرچاو پاک بۆتەوە. کۆڕۆنا کۆڤید-19 زیانێکی تەواوی بە مرۆڤایەتی گەیاندووە، بەڵام سوودێکی تەواوی بە ژینگەی هەوایی گەیاندووە لە سێکتەرەکانی ژینگەیەدایە کە وای لێ کردووە تا دەیان ساڵی تر ئەو ژینگە مەترسیەی کە لە هەوای گۆی زەویدا بوونی هەبوو کە مەترسی کوونبوونی چینی ئۆزۆنی لێ دەکرا، بەڵام ئێستا بەرەو پاچی چووە، مەترسیەکانی بەرەو کەمبوونەوە چووە، هەوایەکی پاک و ئاسمانێکی سافی بە گۆی زەویدا بەخشیوە. بۆیە زۆر گرینگە هەوڵدەی خاک و ئاوەکەش بە هەمان شێوە لە کاتی گەڕانەوەماندا بۆ ناو ژیان لە کاتی تەوابوونی قەدەغایەتوودا هاوڵاتی پەیڕەوی ڕێنمایە ژینگە یەکام کاتن. چەندی ساڵ وڵاتان کۆ دەبنەوە بۆ ئەوەی 1% دوانەوسنی کاربۆن کەم بکەنەوە، بەڵام کۆڤید-19 توانی دەیان ڕێژەکەم کاتەوە. یەکێک لە لێکەوتەکانی کۆڕۆنا لە سەر جیهان پاکبوونەوەی ژینگەیە بەهۆی کەمبوونەوەی چالاکیەکانی مرۆڤ. هاوکات باز لەوە دەکرێت کە کۆڕۆنا خۆی تۆڵەی ژینگەیە لە مرۆڤ، بەو مانایەی کە مرۆڤ هیچ بەهایەکی بۆ ژینگە دانەدەنا و دەستی لە تێکدانیدا هەبوو، بە تایبەت دەستکاریکردنی جیناتی ئاژەڵ و ڕووەک و تێکدانی سروشتی خۆیان. ئەوەش بووە بە مەترسی بۆ سەر مرۆڤایەتی. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.